كاني كاني لا كاني طيبة والله كاني 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 لا كاني طيبة والله تو خيراتي بانشادي وأرامي جانا تو خيراتي بانشادي وأرامي جانا ومكاني كاني كاني لي ويلو شاوكا وشاوي سكا كاني جانا وأنا بزراوكا وشاوي سكا كاني لي وأنا بزراوكا احنا فرامي وبعض من بنشم بداية نفرع من وبعض من بنشم بداية حكيم الجوالة وكرم دوائي حكيم الجوالة وكرم دوائي لا كلا لا وكاني لي ويقوش الشنبا باور مكرون المجل وميد المنبا باور مكرو كاني لي وميد المنبا كاني 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 لو توفي من الليالي شارەدەی نۆریا و یەکێکە لە ئاواییەکانی هەورامانی لەهۆن لە ناو جوگرافیای شاری پاوەدایە نزیکەی 1600 کەس دانیشتوانیەتی یەکێکە لە گوندە پڕ دانیشتوانەکانی ناوچەکە و 475 ماڵی تێدایە کۆی خانووەکانی نۆریا و لە شارەوانی پاوەدا تاپۆکراون یەکەمین لادێ لە ناوچەکەدا ئاو و ئاوەڕۆی ئەندازەیی بۆ کراوە کارەبا و گازیان بۆ ڕاکێشراوە گوندێکە ناوبانگی زانستی هەیە و نزیکەی 100 کەس لەم ئاواییەدا ماستەر و دکتۆرایان بەدەستێناوە ناوی نۆریا و پێشینەیەکی مێژووی هەیە و هاوشێوەی زۆربەی گوندەکانی هەورامان بۆ چوونی جیاواز لەبارەیەوە هەیە یەکێک لەو بۆ چوونانە پێی وایە نۆریا و لە نۆبە ئاوەوە وەرگیراوە نۆبە ئاو سیستمێکی تایبەتی ئاودێریە لە هەوراماندا لەگەڵ پەیدابوونی باخداریدا بۆ دێرانی باخەکان دانراوە بۆ چوونی دووەم ناوی نۆریا و بۆ شاخەکەی تەنیش داوایی دەجێڕێتەوە لە تەنیش گوندەکەوە شاخێکی تێدایە بە ناوی شاخی نور ئەوان پێیان وایە و شاخە لەم گوندەوە نزیکە و ناوی گوندەکەی لێوەرگیراوە گوندی نۆریا و مێژوەکەی بۆ 4 سەدە بەر لە ئێستا دەگەڕێتەوە کاتێک خالید بەگ یەکێک لە پیاوە ناودارەکانی جاف گەرمیان و کوێستان دەکات لە وەرزی هاویندا ڕوو دەکاتە ئەم شوێنە و خۆی و بنەماڵەکەی یاژەڵی تێدا بەخێو دەکەن یەکێک لە کانیەکانی ئێرە دەکڕێت و لە کاتە گەرمەکاندا تیایدا دەمێنێتەوە دوای خۆی یەکێک لە کوڕەکانی بەناوی مەحموود بەگەوە شوێنەکە ئاوەدان دەکاتەوە و گوندێکی خنجیلانەی تێدا دروست دەکات ئیدی لێرەوە مێژووی ئەم گوندە دەست پێ دەکات و بەشێک لە جافە کۆچەریەکانی تێدا نیشتە جێدەبن نۆریا و تقریبەن بە 2-3 شێوە بەحسی لەسەرەکەن ئەگەر ئێمە جا نۆریا و بە ئەوە بێژم نۆریا و قەبلەن لێران نەبووە نۆریا و ئاعا لەو پشتی باخانە بووە لەو شوێنە پیان وتە ئەسڵی نۆریا و ئەمە لێرا کە هەیە بە ناوی دڵکنێز دڵکنێ لە درکنێ یعنی ئەو کانی و ئاوە وەختی خۆی بووە بە درک و تو دڵق و ئەمانە پیان وتوە درکنێ درکنێ کەمکەم بووە بە دڵکنێ دوای ئەوە ماوەیە کە لویان نیشتە جێ ئەبن ئەگەر بچیتە ئەوێ ئەو شاخی نورەت دقیقەنەوە شاخی نوری پێڵێن کامڵەن دیارە یانێکی یانێ نوردیا نورد لێ ئەکەوێتە سارا وەختی لە ژێرۆییت دقیقەن لوە شاخی نور لێ دیارە ئەمە یەکێ لە بۆچوونەکانە نوردیا یا نوریاوە یانێ نوری چاوپێکەوێ جەماعەتێکی ژێژن نەخێن نوریا و لە نۆرە ئاو چون قاعدەتەن ئەم منتەقە نۆرە ئاوی میراوە هەمیشە هاتووە لەم منتەقا ئیسفادەیان لێ کردووە سەنەد و بەڵگەج بۆ ئەوە هەیە کە 1/4 ئاوی میراوە ئینی ئەم منتەقەیەسە ئاوانە پیان و دەوتیانە نۆرە ئاو بووە بە نۆریاو یا بەحسێکی تاریخی جەگێرنۆ ئەڵێن وەختێکە ئیسلام هاتووە لە منتەقەیە قەڵات زێ نزیکەی 2-3 مانگ نەگیراوە بۆ مسلمانەکان لەشکری مسلمانەکان ئالەم پشتیکانی چەرمگا ئەمە کانیەکانی چەرمگە پێڵێن ئالیا وەسە لەشکرەکە لواوەسە هەرچی ئێوارە وەختی ئێوارە وەها ئەگەڕۆ منی تر ڕاستی درۆکەی ئەکەوێتە دەست ئێوانە کە ئەم قسەیانە بۆ ئێمە گێڕاوەتەوە ئەڵێن وەختی هەرچی ئێوارە و ئێوەرە داهاتووە ئەوانە کە لە ناوی قەڵاکا بوو نورێکیان دیوە کە هاتووە بەسەری لەشکری ئیسلامەکە کەوتکەسە سارا نور
ئەمە لەگرا بیاندا ئاها نورەکە یاوە دووبارە نورەکە یاواوە نوریاوە بە هەر حاڵ ئەم سێ چوار مەسەلەی هەست و لە فەرەنگی دێخودای چاژێ نۆریا و لە نور گیراوە یعنی منتەقەیە کە نورگیرە ئەگەر تەماشای مەناتقی هەورامان بکەین هیچ منتەقەیە وەکو نۆریاو نییە کە چواردەوری بازوێت و نور لە هەر چواردەورۆ لێیدا وەرەتاوە هەم سەری ئێوارە هەم سەری سوحلێدا ئەمە لەسەر مەسەلەی ناوی نۆریا ئەم دێ ئاساری باستانی واتیە وەکو ڕەچەڵێکی کۆن وەکو بنەچەی کۆن وەکو مێژووی ئێمە ئەلعانەکە لەو دیوی نۆریاوە شوێنێکمان هەست پێ ئێژین بە زوانی خۆمان بە لەهجەی خۆمان ئێژین ئاشی گاوران ئاشی گاوران چییە؟ ئاشی گاوریانی ئەوەی بەنا ئیسلام بووە پێش هاتنی ئیسلام بۆ پیان وتن گاور یا کافر ئەو ئاشە ئائیسەیش لە بەردی گەورە تەنورەکەیان هەڵکۆڵیوە ئەو تەنورە ئاشەی سێشە ماوە تەنورەی ئاشەکەی سەماوە تقریبەن بە قوتری 1 میتر بە عمقی نزیکەی 8 میتر ناوی ئەم بەردیانە هەڵکۆڵیوە بۆ ئەمە ئاو لەم تەنورەی ئاشی ئاویت جەنابەت حتمما دیوە کە ئاو لێەوە چێت و ئا لە پەڕەی ئەو ئاشەوینەکە ئیسێکە ئەو ئاشە تەنورەکەی ماوە قەڵایەکی چەزل وێ هەر پێژن قەلاسیان یعنی قەلاسیا سیان ینی بەخۆمان لە لەهجەی سۆرانی یان لەهجەی جافی هیچ وەک ناژین بەڕەش نایژین سیا دیارە ئەم کەلیمەی هەورامیە کەلیمەی هەورامیە قەدیمیە یا ئەمە لێرە خۆیان هەل لە خواری نۆریاوە سێ چوار شوێنمان هەست تەپەی زەڕنگەری تەپەی ئەمانە شتانێکن لێرە ئاساری باستانین بەڵام ئەم ئاسارە باستانیانە ناگەڕێنەوە بۆ عەشرەتی نۆریاوی ئەمڕۆ ئەگەڕێتەوە بۆ تاریخێکی زۆر کۆن زمانەیە کە ئەم منتەقە گۆران نشین یا هەورامی نشین بووە چونیمە بەل لەوەی کە هەورامی بین گۆران بووە گۆرانی جۆغرافیایەکی واقعەن گوستەردەی بووە هەل لە هەمەدانەوە تا ئەگاتە پشکۆی ئیلام و تا ئەگاتە خانەقین و سلێمانی و لەولاچە تا منتەقەی سەقزوبانە ئەمە ناوچەی گۆران بووە کە کەم لە هەورامانە مەحدود بووەتەوە پیان وتووە هەورامان یان هەورامی چون هەورامان جۆغرافیایە هەورامان زوان نییە وەختێ گۆران لە هەورامانە مەحدود بووەتەوە پیان وتووە هەورامان یا هەورامی ئەم گۆرانە لێ ئەناگەتۆ مراجعات بکەی بە منابعی تاریخی لە حیج منبعێکی 400 ساڵ لەمەبەرە ئەسڵەن ناوێکی هەورامان یا ناوی هەورامی نابینی هەمووی بە گۆران ناوی ئەبرێ ئەمە جریاناتێکی ئەوەیە بۆ ئەوەی کە ئەمانە تاریخی نۆریاویش یعنی عەشیرەتی نۆریا و چۆن هاتون لێرە نیشتەجێ بوون ئەمانە عەشیرەتێکی کۆچەر بوون جافن لە ئەسڵە ڕەچەڵێکیانە ڕەد سەری جافەکان ینی قسمەتی ئەسڵەن ئەلان قسمەتێکمان ئێمە لە هەڵەبجا هەیە لە منتەقەی بینی کەلار و دەربەنیخانە باوانور نزیکەی سێ چوار ئاواییە وەڵاهین گشتیان ئەوانە گشتیان لە ڕەچەڵەی ئێمن حتا خودی مەحموود پاشا و ئەحمەد پاشای جاف و تایر بەگو جاف و ئەمانە دەقیقن ئەبن بە مامۆزاگی ئێمە ئاوای نۆریا و یەکێ لە ئاوایە نەسە کە سەر بە شاری پاوەز بە ناحیەی مرکزی شاری پاوەز ناحی ناوەندی شاری پاوەز و لە نەزەری دانیشتوانی شاری دێی نۆریاوە کە بە شارەدێج مەشهورە وەکو دێهاتێکی نییە کامیلەن بێشی وەکو لادیەکە شارەدەیەکە نۆریا و لە موقعێتە حەسێبیکەی جەمعیەتی زیاتر لە 1600 کەسی دانیشتووی تایە 475 خانووی تایە نۆریا و دانیشتوی هەیە کاموشی تاپۆکراوە لە نەزەری ئیداریۆ لە نەزەری دایرە و شتۆ هەمووی تاپۆکراوە بە بنیادی مەسکەن کە بنیاد دەیدارەیە کە تایبەتی بە دێهاتەکانە تاپۆکراون هەمووی خانوەکانی هەرکێ بۆ خۆی یاسایی ژیانی خۆی باتە ماڵی خۆی تایبەتی خۆی هەیە دوای ئەوێ ئەم ئاوای ئێمە کارانێکی خدمەت گوزاری وەکو کارەبا وەکو خۆلاسی کەلام ئاو بە تایبەتی لە قسمەتی ئاوەڕوا ئەوەڵین لادەیەکە و ئەوەڵین دێهاتێکە بە ئیسلاحی خۆمان کە ئاوەڕۆی سەرەکی دروست کریاگە بە شێوازێکی سەردەم و ئەندازیاری دروست کریاگە لە قسمەتی ئاوەڕۆیە لە ئەوەڵین دێهاتێکە کە لە منتەقەی ئەوەرامانەتە لە هەر چوار شارەکانی
کرماشا کە لە جزئی مەناتقی کوردنشینن ڕوان سەر و جوان و سەلاس و باوەجانی و خولاسە پاوە ئەوڵین لادەیەکە کە بە شێوەیەکی سەردەم و ئەندازیاری لە قسمەتی ئاوەڕای شتیا کریاگە لە قسمەتی غازی سروشتی چا هەموو ماڵەکان بە تایبەتی گشتی ماوەی 8 ساڵەمە پێش گازی سروشتی چی بۆ هاتووە دوای و غازە سروشتی هەموو ماڵەکان هێز بدونە هیچ گونە زیاد و کەمی هەموو گشتی ماڵەکان هەیەی لە قسمەتی جەمعێتی و ئەمانی چاکە عرضم کردی ئاوای نۆریا و بەناوبانگە بۆ مەسائلی زانست و عیلمۆمانە ئەلحەمدولیلا ئاوای نۆریاوێکی لەوانەسە کە زیاتر لە 95 کەس ماستەر و دکترای تایە ئێمە پارێزەرمان هەیە دکترای باشمان هەن لە زانکۆکانە مامۆسای زانکۆن دەرسێژنەوە حتا مامۆسای ئاینیەکان مامۆسای بەرز و بەناوبانگمان وەکو جەنابی حاجی مامۆستا قادر ئیمام جوعی پاوەس لە دایک بووی ئەم لادەی ئێمە سایلی نەمینی هاتیەمە بووە مامۆسای عیلمیمان وەکو مامۆستا جەنابی مامۆستا مەلا عومەر کە مامۆسایکی بەناوبانگ بابنگ بووە چەندین تەلەبە و ئینسانی بەرز بەلاوێن خوێندوونە کە ئیساوانیش خوێن بۆ مجتەمەعەکە بە منتەقەی وەرامانەتە خزمەت دەکەن و لە بواری ئەوەی کە خولاسەی کەلام لە نۆریاوە ئەو وەکو لادەیەکەوە لێم تەواوی ئیمکاناتێکە لە شارە هەست لەم لادێکە هەست کە ئەمیشە ئەلحەمدولیلا شکر بۆ خوا مردم لەگرا تەواوی ئەو ژیانەی کە لە شیارە دابین کراگە بۆ مردم لەگراچی هەست لە بوارێکی سەرەکی و باش و بەجیا شارەدەی نۆریا و لە بواری خوێندن و زانیندا مێژوویەکی درەوشاوی هەیە ئەوەی جێگەی سەرنجەبوونی کتێبخانەیەکی گەورەیە لەم ماواییەدا کە نزیکەی 6,000 ناونیشانی تێدایە ئەم کتێبخانەیە لەلایەن نووسەران و ڕۆشنبیرانی ئەم ماواییەوە دامەزراوە ئامانج لە دامەزراندنیدا پێشکەشکردنی نەوەیەکی باشتر و خوێندەوارترە بۆ ناو کۆمەڵگەی کوردی ئاوای نوریا و کە سەر بە ناوچەی هەورامانە هەر لە ڕابردوودا گرنگێکی زۆری داوە بە بواری فەرهەنگ و زانین و خوێندن و خوێندەواری وەکو پیشینەیەکی کولتوری و فەرهەنگی بۆ یەکەم هەنگاوی ڕابردووی فەرهەنگی ئێمە کاتێک کە 350 ساڵ لەمەوبەر سەرۆک عەشیرەی ئێمە وڵات بەکات لێرە نیشتەجێ بوو وەک یەکەم هەنگاو زانی کە داهاتوو خوێندنە و زانست قسە یەکەم دەکا کە لێرە ئێمە لە تەنیشتی شاری پاوەدا دەنشین ڕووی لەگەلی یەکێ لە مامۆسایانی ئاینیا قسەی کرد قەناعەتی پێکرد کە ڕۆژانە بێت لێرە دەرس بڵێتەوە بە مناڵەکان ئەوە بوو کە هەر سوح بە ئەسپی خۆی دەچوو مامۆساکەی بە سواری ئەسپە هێنا بۆ نۆریا و نیمەڕۆ لێرە بوو تا بانگی عەسر وانەی دەوتەوە بە مناڵەکان دەرسی قورئانی پێوتن و دوای بانگی عەسر مامۆستاکەی بە ئەسپی خۆی دەبردەوە بۆ پاوە و دەهاتەوە ئەمە دەکرێت وەکو شانازیەک وەکو یەکەم هەنگاوێکی شوێندانێر لەم ئاوایە بوو بەهۆی ئەوە کە نەسڵ لە دوای نەسڵ ئێمە گرنگێکی تایبەت بین بە بواری مەسائلی فەرهەنگی و ئەدەبی و زانست ئەمە وەکو یەکەم هەنگاو پاش ئەوە لەگەل شۆڕشی بەر لە شۆڕشی گەلانی ئێران لە ساڵەکانی 55 هەتاوی ئێرە بە پاڵپشتی بڕێ لە لاوەکان و ڕۆشنبیران و فەرهەنگ دۆستان کتێبخانەیەکی بوو بەداخەوە سەدمە خابن کتێبخانەکە لەگەل شۆڕشی گەلانی ئێران لە گوای ئەوە پێ بگرێ و پەرەی پێ بدرێ تەحتیل بوو و هیچێ لە کتێبەکانێکی بۆ ئێمە نەماوە ئەم تەحتیلی کتێبخانە تا ساڵەکانی 89 بەردەوام بوو تا بە ماوەی 34 ساڵ ئێمە تووشی گیرروگرفتێ بووین کە ئەسەن کتێبخانەمان نەبوو بۆ یەکەم جار لە ناوچەی هەورامانە ئێمە لاوەکان فەرهەنگ دۆستان مامۆستایان دەستماندا بەدەستیەک و یەکەم کتێبخانەمان لەسەر ناوچەی هەورامان وەکو کتێبخانەیەک کە لەسەر ئەرکی خەڵکەکە خۆی بەڕێوە بچێ دامان مەرزان و هەروە کە دەیبینن نزیک بە 6,000 جلد کتێبمان کۆکرگەسۆ لەگرا و تەنیا ئەنجومەنێکە یارمەتیمان دەدا
ئەنجومەنی حامیە لە تاران ئیتر لەو ئەنجومەنە کە بترازین ئێمە فقط خەڵکی خودی ئاوا یەکەس ڕۆشنفکرانن چ دانیشتو ئێرە چ ئەوانەی کە لە دەرەوە خەریکن دەوامەکەن یا خەریکی چالاکی فەرهەنگی و کاروباری خۆیانە. لێرە چەندین چالاکی فەرهەنگی و هونەری و ئەدەبی پێشکەش دەکرێن بایەخێکی تایبەت بە منداڵانی یاوایی دەدرێت لەم کتێبخانەیەدا خولی تایبەت بە فێربوونی زمانی دایک دەکرێتەوە هاوکات هەفتانە منداڵانی یاوایی کۆی زبل و خاشاکی ناو گوندەکەیان کۆ دەکەنەوە و پلاستیک و شوشە و مادەکانی ترجیا دەکەنەوە و دەیان فرۆشن پاشان داهاتەکەی دەجێڕنەوە بۆ خزمەتی کتێبخانە بە مەژنمونەیەکی بەرزی ڕۆشنبیری و ژینگە دۆستی پێشکەش دەکەن. لە هەفتا سێ ڕۆژ ئێمە کلاسمان هەم بە منداڵەکان جیا لە چالاکی کتێبخانەی وەکو گرنگیدان بە زمانی دایکی چون ئەرکی سەرشانی ئێمەس کە زمانی خۆمان بپارێزین و لەو بوارەدا چالاکی بنوێنین بۆیە مناڵەکانمان لە حوتودا یەک ڕۆژ لێرە فێری خوێندن و نووسینی زمانی کوردی ئەبن دوای کلاسی کوردی ئێمە کلاسی چۆن فێربووین بنووسین چۆن فێربوون بنووسین مناڵەکان فێرەکەین کە چۆن بتوانین فێری نووسین و نووسینەوە بن لە دوای ئەوی چە کلاسایەکی ترما هەز وەکو نەقاشی و کاردەستی کە مناڵەکان لە ئەو شتانە کە هەز چۆن شتێکی تازە بەرهەم بهێنێن و چۆن نەقاشی بکێشن بۆ ئەمە کە سنجیان ڕابکێشین بێن بۆ کتێبخانە خارج لەم بەرنامانە لەم کەلاسانە کە بە شێوەیەکی مرەتەب و حوتانە جێبەجێ دەکەین ئێمە کاری ژینگە پارێزیمان هەست مناڵەکانمان فێر کردوون کە لە ماڵۆتێن حتمما لەگەلی خۆیانە زبڵەکان هەر لە ماڵۆ بێرن لێرە جیایەنەکەین و لە سێبەشی فلز و باغە و پەلاستیک و کاغەز و ئەمانە ئیتر بەشێ لە داهاتی کتێبخانەکەمان لە تەریقی ئەو زبڵانەوە کە جیایەنەکەین و ئەیان فرۆشین و بە هەرحاڵ تەمینیانەکەین. کاتی پێگەیشتنی گوێزە هەورامیەکان ئەم کاتیان ناوناوە تەقەشەن بۆیە باخەوانەکان بە خۆیان و داری دەستیانەوە دەچنە سەردار گوێزە باڵا بەرزەکان و گوێزەکان دەتەچێنن هەندامانی خێزانیش لە خوارەوە گوێزەکان کۆ دەکەنەوە و کۆمایان لێ دروست دەکەن گوێزە باشەکان لە گوێزە پوچ و خراپەکان جیا دەکەنەوە بەشی زستانی خۆیانی لێ هەڵدەگرن و ئەوانەی دەمێننەوە ڕەوانەی بازاڕیان دەکەن و دەیان فرۆشن. والله لە قەدیمەرز بێ نوریاوە ئینوە کەشاوەرز بووگە و دامداریان بووگە و حیوانداریان بووگە و ئەکسێتی جۆ و گەنموشانی کێڵاگە و ئەوەختێشە لە قەدیما هەر گوێز بووگە و ئینیچ تو ئەکسێتی گوێز و تو بووە یانێسی لە مەحسوولی نوریاوە ئێستا ماشەڵڵا فرە بووگە واقعەن ئێستا گوێزەکە بووگە ئێستا خەریکن باغداری فرە بووگە هەنار هەز گوێز هەز هەنجیر هەز هەشتاڵوەمانە هەن ئەکسێتی مەحسوولەکەیشان بگە بۆ کاروان بریانە بۆ مایەشە و جوانە داگیانە قەدیم و گەنم و وەجۆ شت هاوردیانە بۆ مردم مەسەدی کرد. وەڵای گوێز ئەکسەرکی بووە نازم وەلێت ئەمە چەند ساڵی خەڵکی گوێز و گوێزکاریان کرد گوێزیان نیاوە وەلێ ئەکسێتی گوێز دەوی 10 ساڵ 15 ساڵ تولەکیش دابێتە بەر مەحسوولەکەیکی ئەکسەرێتی ئێستا خەڵک یا هەزاریە فرۆشێ یاوە کیلۆی بازە بۆ کیلۆ وە کیلۆی فرۆشن مەحسوولەکەی یا ئەیکەنەوە ئیشکێنێ وە چەکلە ئەی فرۆشن دامداریەکە واقعەن نییە هەسی وەلێ واقعەن مشکلی فرەز واقعەن وەلێ باغداریەکە واقعەن ئێستا دەرامەدی هەز باشە و مەحسوولێکی خاسە و
مردمی خەریکی باغداری و خەریکی هەنار و خەریکی زەراعەت و ئەمانەسە واقعن ئەکسێتی نوێنی سەر تەرەکاڵی پێژێ خۆمان وەکی تەماتۆ و خەیار و تەماکۆ و ئەمان مەحسوولی هەزار دانیشتوانی گوندی نۆریا و سەر بە هۆز و تیرەکانی جافن چەند سەدەیەک بەر لە ئێستا شوێنی نیشتە جێبوونیان ناوچەکانی دەشتی شارە زور و گەرمیان بووە بەرزی و نزمی پلەکانی گەرمە کاریگەری لە سەرژیانی ئەم گوندنشینانە هەبووە ئەوان پیشەی سەرەکیان ئاژەڵداری بووە بۆیە لە کۆتایی وەرزی بەهاردا ملی ڕێگەیان بەرەو ناوچە کوێستانیەکانی هەورامان گرتووە و بۆ ماوەی 7 مانگ لەو کوێستانانەدا ماونەتەوە ئەم پیشەیە هەر لە سەرەتای نیشتە جێبوونیانەوە هەتا ئەم ڕۆژ بەردەوامە و ساڵانە 2 جار بارگە و بنیان دەگوازنەوە لە وەرزی زستاندا دەگەڕێنەوە ئاوایی نۆریا و لە وەرزی بەهار و هاویندا کۆز دەکەن بۆ هەوارەکانی پیازۆڵ لە ساڵانی ڕابردوودا کۆی دانیشتوانی ئێرە هەوار نشین بوون بەڵام ئێستا کەم بوونەتەوە و لە چەند ماڵێک زیاتر نین دەرامەتی ئاژەڵدارەکان باشە و بە ئاسانی ژیانی خۆیان دابین دەکەن من لە باوکی خۆم بیستگمە واخن بەحسی چیکرگە بۆم ئێ ساڵەتی مردمی نۆریا و ئەگەڕێتەوە بۆ کوردستانی ئەودی و تقریبان حاڵەتی عەشایەرگۆنە بووگن لە مەسیری کەرکووک و هاتکن بەرەو مەسیرە ئەم مەسیرانە مەسیرێکی ئیلاخی وگن هەورامانەوە باشە حیوانیان هاوگە بۆ منتەقە لەوە ڕانیانە پایزان چوگنەوە بەرەو گەرمەسێر وەختێ چوگنەوە بەرەو گەرمەسێر بعضی ئەفرادی پیرەمەردیان پێوگن پیرەمەرد و پیرەژن حەل لەم ئاوەگی خۆمانە ئیسێ ناوی نۆریاوە دایان یاگن ئازوقیان پێداگن و بازێ کەلار و کەپرێکیان بۆ کردن خۆلاسە وەختێ بەهارە هاتوگن و تەماشایان گەزان ماگن و تیانە پەس ئەگرا بۆ زندگی ئەشێت ئیتر ئەلەو تاریخەوە نۆریا و ناوەگرێت ئەلبەتە لە چەند شوێناوێت جێوەجێ کرێت حیوانداری شغڵێکی بێژم ڕەحەت نییە و سەختیش نییە فقط همەتی گەرەکە ئەما متاسبانە لە ڕۆژی ئیمڕۆ چون تەکنۆلۆژیەکە تەغییری کردگە حیوانداری بۆ دوونەوە یەکێ سنەتی یەکێ سەنعەتی ئەوەسە کە لە ناوی ئاوەگی ئێمە وەختی خۆی 250 ماڵ یا 150 ماڵوگە ئەغڵەبی حیواندارگە بەسوتی سنەتی ئیسا خۆب مەشەقەتی هەز ئاڵف جەمکردنی هەز ئاڵف پایاکردنی هەز مەراتعی هەز ئەو وەختە کەسوگاری گەرەکەەوە دەمیەوە بێت متاسبانە ئیسە مردم چۆن بێژم ئەغڵب ئەم عوامڵەوە ئەم ئەنگیزانە کە قەرارە بوێتی حیوانداری بکان نەیماگە حمایەتانێکی لازمی قەرارە بکرێ بۆ حیوانداری نەماگە ئیسە بووگەوە سەنعەتیەکەش متاسبانە مشکڵاتی خاصی خۆی پیا کردگە ئیسە لە نۆریاوە ئەتوانم بێژم سنعەتەکەی فرە بووگە سنەتەکەی بووگە ئەم 5 ماڵە کە ئیسای وێنن قدیمەم ئاوایی هەمە ئەوەنە فرێنە و مردم تەرزێکی سنەتی و عەشایەری و قەدیمی خۆمان حیوانداریە کرد لە فەسڵی هاوی ناڕی بۆ کەژەکان بۆ شاهۆ لە فەسڵی زووسانە لە منتقە گەرمەسێرەکانە و وانە حیوانداریانە کرد وەلێ ئیسا گەرەکیانە پیشڕەفتە بێت و سنعەتی تر بێت هەڵساگن ئەکسەرن حیوانەکانیان کە بگنانە مانگای ئەڵشتەن و سمیتاڵ ئەم مانگانە کە ئەوەنە ئەڵشتەن و سمیتاڵ کە لە ماڵە بەخوێکرێن ئەشوێ وێنجیان بێ زڕەدە ئەلوفەیان بێ کایان بێت ئەم شتانیانە پێدە باوە گەورەمان هەر حیواندار بووە حیواندارە وردیان بووە بە وەکو بزن و مێ مەڕ بێژین ئەوانانێ بووە بۆ هەمە کەمێ دەدی سەر و جێوڕێی فرێگەرەک و لە ناوی ئاواییە مردمیچ ئیسە کەمێ ڕیگەسە سەرۆ و ئاوا فەرهەنگی وا لەسەرۆ بۆی حیوان وشتی عەزیەتێ کرد هەمەش تەسمیمان کرد کە ئەم حیوانە وردە بیکەین بە مانگا کە دووروێ لە ئاوانی مزاحمت بۆ مردمی ایجاد نەکەیت ئەمە شتێک وتمان منبعی دەرامەدێکی بۆ ژن و ناوە ئێمە لەگەدایەکەین و ئەوەڵە شیر فرەتر مەلاکە بۆمان تا گوێرەکەکانیان گوێرە کەوشتەکانیان چون هەمە
شیرەکە لەگرا تەولیدیەکات مانگامان هەست هەمە لە ڕۆژانە مانگامان 20 کیلۆ شیرەدا هەستمان 15 کیلۆ شیرەدا هەسیشمان ئەگەر نژادەکەی عالبێت تا 35 کیلۆشمان هەست تا 35 کیلۆ ئەڕوا ئەوە وەختەکەیچە گوێرەکەکانش هەمە فرەتر لە 5 مانگ تا 5 مانگ و 6 مانگ خەمیانەکەی لەوە لە ئەیان فرۆشین چون بۆ هەمە ناکرێ هەم شیری بێ هەم گۆشتی بێ چون ڕێگان جیاوازە گۆشتی جیاوازە خزمەتکردنی شیریش خزمەتکردنی جیاوازە ئەمە دەردیسەرێکی گەورەیە بێ بۆ من بە یەک نەفەر ناکرێ دوو کار ئەنجام بدەن. گوندی نۆریا و جیاواز لە گوندەکانی تر لەگەڵ کوشت و کاڵ و ئاژەڵداریدا بایەخ بە خوێندن و خوێندەواری دەدەن بۆی کتێبخانەکەی یاواییەوە منداڵەکانی ئێرە ئاستی هۆشیاری و پەروەردەییان لە پلەیەکی باشدایە.